دوای یەک ڕۆژ لە سەردانی ئەردۆغان حکوومەتی هەرێم دەچێتە یارێکی ترسناک بەرامبەر بەغدا. دادگای فیدراڵی بە لیژنەی سیاسی ناودەبات و دەڵێت یاسای نەوت و غاز هەڵنەوەشاوەتەوە. دوای کەمتر لە یەک ڕۆژ لە سەردانەکەی ئەردۆغان بۆ بەغدا و ئەولێر، وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێم بەیاننامێکی توندی دژی حکوومەتی عێراق و دادگای فیدراڵی لەسەر هەڵۆشاندنەوەی یاسای نەوت و غاز لەلایەن دادگای فیدراڵیەوە لە ساڵی ڕابردوودا بڵاو کردەوە. پێشتریش ساندەر چەند زانیاریەکی لەم بارەیەوە ئاشکرا کردهبوو. وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێم لە ڕاگەیاندراوەکەدا دەڵێت بنەمای یاسای گرێبەستە نەوتیەکان یاسای نەوت و غازی هەرێمی کوردستانە لە ساڵی 2007 کە بە کۆی دەنگ لەلایەن پەرلەمانی کوردستانەوە پەسەند کراوە لەلایەن پارێزەرانی باڵای دەستوری و نێودەوڵەتی جیهانەوە دانیان پێدانراوە کە بنەمایەکی تۆپمەی لە دەستوری ساڵی 2005 عێراقدا هەیە. وەزارەتی سامانە سروشتەکان دەشڵێت وەزارەتی نەوتی عێراق تەنیا پشت بە بڕیارێک دەبەستێت کە لە مانگی شوباتی ساڵی 2022 لەلایەن لیژنەیەک یاخود کۆمەڵێک لە ڕاستپێردراوی سیاسی لە بەغدا دەرچووە و بانگەشەی ئەوە دەکەن کە یاسای ساڵی 2007 حکوومەتی هەرێم نادەستوریە. لە کاتێکدا کە وەزارەتی نەوتی عێراق بە فەرمی ئەو لیژنەی بە دادگای باڵای فیدراڵی ناودەبات، هەمووان دەزانن کە شتێکی لەو جۆرە نییە. ئەو بەناو دادگایە بە پێی بڕگەی پەیوەندیدارەکانی دەستوری ساڵی 2005 دانەمەزراوە. وەزارەتی سامانە سروشتەکان دەشڵێت کەرتی نەوتی حکوومەتی عێراق پڕا لە گەندەڵی و زیادەڕەوی لە مەرکەزیەت و نەبوونی شەرعیەت لە ئێستادا پشت بە فەرمانە بەسەرچووەکانی ڕژێمی سەدام حوسێن دەبەستێت. ڕاستیەکە ئەوەیە کە هیچ دامەزراوەیەکی فیدراڵی عێراق بە هیچ دادگایەکەوە دەسەڵاتی هەڵۆشاندنەوەی دەستوری ساڵی 2005 یان یاساکانی حکوومەتی هەرێمی کوردستانی نییە. ئەو ڕاگەیاندراوە توندەی وەزارەتی سامانە سروشتەکان لە کاتێکدایە حکوومەتی عێراق داوای کردو کۆمپانیاکانی نەوتکە لە هەرێمی کوردستان کار دەکەن سەر لە نوێن لەگەڵ کۆمپانای سۆمۆ گرێبەست بکەنەوە بۆ پێی لا گرێبەستەکانان لە هەرێم بە هەدەردانی پارەی زۆری تێدایە. ئەو هەڵوێستەی حکوومەتی هەرێم با بڕای چاودێران کێشەکانی هەرێم و بەغدا دەهێنێتەوە چوارگۆشەی یەکەم. دوای ڕۆژێکیش لە سەردانەکەی ئەردۆغان دێت کە پێشتر ستاندەر ئاشکرای کردهبوو ئامانجی سەردانەکە کاراکردنەوەی ڕێکەوتنی 50 ساڵەی نەوتە لە نێوان تورکیا و دەسەڵاتدارانی هەرێم.